سەنتەری پەیوەندیەکانی مەڵبەندی سلێمانی یەکێتیە ماوەی 3 هەفتەیە پەیوەندی بە هاوڵاتیانەوە دەکەن بۆ ئەوەی بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن و گرنگی پرۆسەکەیان بۆ ڕوون دەکەنەوە. ئەو کەسانەشی کێشە و گرفتێکیان هەیە گوێیان لێ دەگیرێت و هەوڵی چارەسەرکردنیان بۆ دەدرێت. ئێمە جگەلەوەی پەیوەندیەکەین بە کادران دۆست و لایەنگرانی یەکێتی و گۆڕانەوە پەیوەندیەکەین بە هاوڵاتیانیشەوە بۆ ئەوەی بتوان لە ڕێگەی ئەم کۆڵ سەنتەرەوە پێشنیارەکانیان ڕەخنەکانیان بگەێنن لەسەر کۆی پرۆسی سیاسی، لەسەر ماڵبەند و ئۆرگانەکانی و کۆمیتەکان، لەسەر بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن و لەسەر دام و دەستگا و بەڕێوەبەرایەتیەکان بۆی بتواندرێ لە داهاتوودا ئەوانەی ئێستا بەئانی ئەکرێن چاک بکرێن. لەم سەنتەرەدا ڕۆژانە پەیوەندی بە 2000 بۆ 2500 هاوڵاتیەوە دەکرێت و هان دەدرێن دەنگ بە کاندیدانی هاوپەیمانی کوردستان بدەن. ئێمە ڕۆژانە لە کاتی دەستپێکردنی داواممانەوە تەلەفۆناتێکی زۆر ئەکەین هەموو باسنەکانی سلێمانی ڕۆژانە بەسەرەکەینەوە پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵ زۆر بەیانە هەیە ئاگاداریانەکەینەوە لە بازنەکانی کە دەنگدانیان لێ هەیە بەپێی سنووری جوگرافی ئەو گەڕەکەی کەلی دانیشتوون و هەڵبژاردنەکەی تێدا ئەکرێت ئێمە زۆنەکەیان بۆ دیاریەکەین لەگەڵ ئەو بازنەی کە هەڵبژاردنەکەی تێدا ئەکرێت و بۆ هەموو کاندیدەکان زانیاریان ئەدەینێ. ئێمە وەک نوێنەرانی هاوپەیمانی کوردستان خۆمان ناسێنین و قسەیان لەگەڵاکەین و پێیان ئەڵێن کە ئەگەر کارتی دەنگدانیان وەرنەگرتوەوە کارتەکانیان وەربگرنەوە و بڕۆن بۆ دەنگدان بەشداری لەم پرۆسەیە بکەن لەبەری پرۆسەیەکی گرنگە بۆ کوردستان لەبەروی ئەڕۆنە عێراقم نوێنەرانەمان و شەڕی کورد و کوردستانەکەن بەڕاستی. ئێمە نوێنەرەکانمان کە لە کۆڵ سەنتەرەوە پەیوەندی بە ناو شاری سلێمانی و دەروی شاری سلێمانی ئەکەن داواکاریەکان ئەهێنە لای من و منیش ئەیکەم بە عریزەیەک و بەرزەکەمەوە بۆ لیژنەی سەر و خۆمان کە ئەمانیش بە دوواداچوونی بۆ ئەکەن کە بزان تا چەند ئەم داواکاریانە ڕاستن دواتر کە لیان کۆڵیەوە کە ئەم داواکاریانە وەکو خۆی هاتۆتە بەردەست و جێبە کراوە کە شتەکان وەکو ڕاستی دەرچوون ئەمانیش جێبەجێیەکەن و بەدەم داواکاریەکانیانەوە ئەچن. کۆڵ سەنتەر یان سەنتەری پەیوەندیەکانی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند ڕۆژێک پێش هەڵبژاردننی دەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەیوەندیەکانیان بۆ هاوڵاتیان بەردەوام دەبێت و پێیان دەڵێن کاندیدانی هاوپەیمانی کوردستان وەک نوێنەری خۆتان هەڵبژێرن بۆ ئەوەی لە بەغداد هاوشێوەی ڕابردوو شەڕی بودجە و بەدەستێنانی مافە نەتەوایەتیەکانی کورد بکەن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.